بینەرانی بەڕێز لە ڕاوەی ڕۆژەوە ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. دەستپێک زۆر شادمانم لە ئێکرانە ڕەنگینەکەی ستێرکتیڤیەوە جارێکی دیکە دێمەوە خزمەتی ئێوەی زێدە بەڕێز و عزیز. بەرنامەی ئەم شەومان کە یەکەمین بەرنامەمانە تایبەتە بە ڕاوە و ئانالیزکردنی ئاڵۆزی و قەیرانەکانی باشووری کوردستان و عێراق هەروە چۆنیەتی چارەسەرکردنیان هاوکات قسە و باسێکیش دەکەین لەسەر ڕۆژی کۆبانی لە جیاندا. بۆ مەبەستەش میوانداریمان لە زۆر بەڕێز هیدایەت مەلا عەلی چاودێری سیاسی کردووە، بەڵام بەر لەوەی بچمە خزمەتی میوانی بەڕێزی بەرنامە جارێکی دیکە ئاگادارتان دەکەینەوە کە بەرنامەی ڕاوەی ڕۆژ هەموو ڕۆژانی سێشەممە و پێنجشەممەی هەموو هەفتەیەک کاژمێر 6 ئێوارە بە کاتی ناوەندی ئەوروپا کە دەکاتە بەرامبەر 8 شەو بە کاتی هەولێر و ئامەد، 7 شەو بە کاتی قامشلۆ، 8:30 شەو بە کاتی کرماشانی ڕۆژهڵاتی کوردستان پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێت. هەڵبەتە بەر لەوە دیسان بچمە لای میوانی بەرنامە بە خێراتنی بکەم دەمەوێت ئەوە ڕابگەێنم کە ئەم ڕۆژانە جەژنی خاوەنکارە هیبرە خوشکە یارسانەکانمان بۆی لێرەوە دەستپێکی بەرنامەکەمان بە پیرۆزبایی ئەو جەژنە لە ئایندارانی یارسانی و کاکەی و ئالێحاق دەکەین. هیوادارین جەژنێکی خۆش بێ بۆ ئەوان و بۆ سەرجەم گەلی کورد. بەڵێ دەستپێک کاگیدایەت مەلا عەلی زۆر بەخێر بێت. زۆر سپاس کاکەندرێن، خۆشحاڵم کە لە یەکەم بەرنامەی ئەم وەرزەی بەرنامەکەی تۆ ئامادەم و دومزاریشە لە خزمەت ئێمە زیاتر خۆشحاڵین، هیوادارم پێکەوە بتوانین شورۆڤە و گفتوگۆیەکی بەپێزی مژارەکانی بەرنامە بکەین. بەڵێ بینەرانی بەڕێز دەچینە لای مژاری یەکەم دۆخی باشووری کوردستانە، هەروە ئێوەش دەزانن بە ئاڵۆزی و بێچارەسەریە و دۆخە تا دەچێ ماوەتەوە عێراق بانگەشە دەکا بە پێی ڕێکەوتنێک کە لەگەڵ حکوومەتی هەرێم کردوویەتی ناوچە جێناکۆکەکان سنوور و دەواازە سنووریەکان فڕۆکەخانەکانی وەرگرتوێتەوە، هەرێمیژەوەی ڕەت کردوێتەوە و توێتی ڕێکەوتنێکی وەها لە ئارادا نییە. لەم نێوەندەشدا خەڵکی بە تایبەتی موچەخۆرانی باشووری کوردستان کەوتونەتە نێو بەرداشی حکوومەتی هەرێم و بەغدا، بۆیە جارێکی دیکە لە پارێزگاکانی سلێمانی هەڵەبجە و هەروە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی دەوام دەستی پێکردوێتەوە. ئەمڕۆژ لە دووەمین ڕۆژیدا بوو. لە باشووری کوردستان لەپاش ڕفراندۆمی 25 مانگی نۆ و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دۆخێکی سەخت و دژوار هاتوۆتە ئاراوە. وێڕێ ڕادەستکردنەوەی لە سەدا 50 خاچی باشوور بە عێراق، حکوومەتی عێراقی کە خۆی وەک سەرکەوت و هەرێمیش وەک شکست خواردوو نیشان دەدات، ڕۆژ بە ڕۆژ بە بیانووی جێبەجێکردنی خواستەکانی فەرمانی خۆیان لەسەر گەل و حکوومەتی باشوور زیاتر دەکات. لە بەرامبەردا حکوومەتی هەرێمیش دەستەوەستانە لە بەردەم عێراقدا و تا ڕادەیەکی زۆر ملی بە خواستەکانی عێراق داوە. دوێنێ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بانگەشەی کرد بە پێی ڕێکەوتنێکی لەگەڵ هەرێم ناوچە جێناکۆکەکان و سنوور و دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکانی وەرگرتوۆتەوە و لەو شوێنانە تەنها مەفرەزەی بچووکی پێشمەرگە بوونیان دەبێ. لای خۆشەوە درنگانێکی شەوی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ڕەتی دەکاتەوە ڕێکەوتنی وە هەبوو بێت و ڕێگەیاندووە. ئەوەی عەبادی باسی کردووە ڕژنووسێک بووە و نەگەیشتۆتە ڕێکەوتن لەسەری. ئەمڕۆ دادگای فیدرالی عێراقیش لەسەر سکاڵایەک پەیوەست بە ڕفراندۆمەکەی هەرێم ڕێگەیان ناتوانێ بڕیار لەسەر دەستوری یان نادەستوری ڕفراندۆمی هەرێمی کوردستان بدات بۆ سربەخۆیی هەتا گوێ لە بەرپرسانی هەرێم نەگرێت. لەم سەر و بەندەشدا خەڵکی بە تایبەتی موچەخۆرانی باشوور کەوتونەتە نێوان بەرداشی حکوومەتی هەرێم و بەغداد. ئەوە نزیکەی 2 مانگە زۆربەیان موچەیان وەرنەگرتووە. ئەوەش هێندەی تر دۆخی ئابووری باشووری کوردستانی سەخت کردووە. هەرچی حکوومەتی عەبادیشە بە بیانووی شەفاف نەبوونی لیستی موچەخۆرانی هەرێم ئامادە نییە موچە ڕەوانەی هەرێم بکات. هەرچی حکوومەتی هەرێمیشە بەهۆی ڕادەستکردنەوەی زۆربەی سەرچاوە داراییەکانی بە عێراق توانای دابینکردنی چارەکە موچەکەشی نەماوە. ئەوەش ناڕزایەتیشی زۆری جەماوەری لێکەوتۆتەوە و لە دوێنێەوە جارێکی تر لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆتی دەوام دەستی پێکردوتەوە. ئەمڕۆ لە دووەمین ڕۆژیدایە و ڕێخەرانی بایکۆتەکە ڕێیان گەیاندووە تا 12 ڕۆژ بایکۆت بەردەوام دەبێ. ئەگەر پرسی موچەکانیان چارەسەر نەکرا ئەوە ڕێ و شوێنی تر دەگرنە بەر.
جەماوەری ناڕازی ڕایانگەیاندووە دەسەڵات بە کۆمەڵێک نەخوێندەوار و مافیا بەڕێوە نابرێت لەوەتەی ئێمە بیرمان دێت ئەم دەم و چاوانە لەسەر دەسەڵاتن بۆیە داوا دەکەین بڕۆن و دەسەڵات بەجێوی هێڵن چیتر پێشمەرگە و ڕۆڵەی هەژار نەدەن بەکوش لە پێناو پاراستنی کورسی دەسەڵاتیاندا هاوکات داواشیان لە عێراق کردووە دۆخی لاوازی هەرێم نەقۆزێتەوە بۆ سزادانی زیاتری خەڵکی و ئەگەر حکوومەتی هەموو گەلانی عێراقا دەبێت بەرپرسیاری خۆی بەجێ بهێنێ و هەرچی زووە موچە ڕەوانەی هەرێم بکات و کێشەکان لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم لەسەر حسابی هاوڵاتیان یەکلا نەکەنەوە پێشاتێکی تر عێراق ڕژنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2010 عێراقی ئامادە کردووە کە پشتی کورد لەو بودجەیەدا نزیکەی لە سەدا 13ە ئەوەش پێچەوانەی ڕێکەوتنی ساڵی 2005 کە لە سەدا 17 بۆ کورد دیاری کرابوو بەغداد وەک پارێزگاکانی تری عێراق مامەڵەی لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان کردووە ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور راپۆرتێکیان لەبارەی کوژران و گوشاری سەر ڕۆژنامەوانان و مەدیاکانی باشوور بڵاو کردوتەوە و دۆخی ڕۆژنامە نووسان بە مەترسیدار دەزانێت ڕێیان گەیاندووە هەموو جۆرە هەڕەشەیەک لەسەر ژیانی ڕۆژنامەوانان هەیە و ئاماژەی بەوەش کردووە کاتێک ڕێبوار کاکەی پەیامنێری تەلەڤیزیۆنی NRT لە پەرلەمانی هەرێم بە شێوەی ڕاستەوخۆ ڕۆماڵی دەکرد هێرش کرایە سەرخۆی و کامێراکەی هەروەها هەرەو شەوە هێرش کرایە سەر قەرەچۆغەنوەر پەیامنێری ئاژانسی هەواڵی ڕۆژنوویز و ساڵە هەرچی پەیامنێری تەلەڤیزیۆنی KNN تەلەڤیزیۆنی NRT لە راپۆرتەکەدا باز لە کوژرانی ڕۆژنامەنووس ئەرکان شەریف کراوە کە لە شەوی 29 مانگەدا لە سنووری شارۆچکەی داقوقی سەر بە پارێزگای کەرکووک کوژراوە. بەڵێ لەگەڵ بەڕێز هیدایەتی مەلا عەلی بەردەوام دەبین لە بەرنامەکەمان کاک هیدایەت بۆ باشوور بەم دۆخەی ئێستا گەشت ئەو کارەکان چی بوون کێ لێی بەرپرسیارە نەدەکرا ڕێگە لەم هەموو ئاسات و کارەساتە بگیرێکە بەسەر باشووری کوردستان داات بەڵێ کاکەندرێن بۆی کە قسە لەسەر وەزعی باشوور بکەین ناتوانین تەنها قسە لەسەر ئێساکیە بکەین لە ڕاستیە ئەگەرمانەوێ شیکارێکی واقعی و مادی بۆ هەلومەرجێ بکەین کە ئێساکیە باشووری تایە بە بڕای من ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرەتاینەوە و یەک دواتر ئەوەی کە پەیوەستە بێتەوە بە واقعەتێکەوە کە باشووری کوردستان یا هەرێمی کوردستان پەیوەستە کاتەوە بە دەسەڵاتی مەرکەزیەوە لە بەقا ئەبێ بگەڕێنەوە بۆ ساڵی 2003 هەموو زین لە ساڵی 2003 کە ئەمریکا عێراقی داگیر کرد و حکوومەتی عێراقی ڕوخێنرا ئەحزابی قەومی لە کوردستان و هێزی شیعە و هێزی سونە و کۆمەڵێ پێکهاتەیکە کە ئەمریکا کۆی کردنەوە و دەسەڵاتێکی تازەی لە عێراقا پێکێنان ئەم پێکێنانە و ئەم ڕێخستنی دەسەڵاتدارێتیە لە عێراقا لە ڕاستیان دروست نەکردنەوەی دەوڵەت بوو ئەمانە هێزی پێکێنانەوەی دەوڵەت نەبوون و ئەمریکاش دەبەرەوەی کە ئاسوەیەکی زۆر ڕۆشنی نەبوو لە عێراقا و شکستی لە کۆمەڵی لە وڵاتەکان خواردەبوو بۆ ئەوەی کە بتوانێت پرۆژە و استراتیجەکانی خۆی جێبخە ئەم شێوازە لە حکومت کە پێکی هێنا هەڵسا خەڵکی عێراق و کوردستانی بەسەر نەتەوە و عەشرەت و مەزهەبی جیاوازیاوازا دابەش کرد و لەم پێکهاتەیە دەوڵەت و دەسەڵاتێ دروست کرا ئەم دەسەڵاتە و ئەم واقعەتەی کە لە عێراق هاتە پێشەوە شتێک تیا بەرجەستە کرا کە ناوینرا دەستور بەو معنایی کە ئەوەی کە توانێت ژیانی ڕۆژانەی خەڵک ڕێبخا و ماف و داواکاریەکانی خەڵک و مافی هەر بەشێک لەو توێژانی کە لە کۆمەلگان بتوانێت ڕێکی بخە بەڵام لە ڕاستیە لەبەرەوەی بناغەی شێوازی پێکێنانەوەی عێراق و پەیوەندی بینی حیزبەکان و دەسەڵاتەکان لەسەر ئەساسی مافی هاوڵاتی بوون نەبوو لەسەر ئەساسی ئەو نەبوو کە تاک لە عێراق و کوردستانە وەکو ئینسان سیر بکرێ پێشەوەی وەکو کورد و عەرەب و شیع و سونی سیر بکرێ و واقعەتێکی سیاسیش لە عێراق و لە کوردستانە هەبوو ئەوە بوو کە ئەوەی کە پێی وترا دەستور ئەوەی پێی وترا ڕێخستنەوەی ئەو کۆمەڵگایە بوو بە پەردەیەک کە حقیقەتێکی داپۆش کە ئەو حقیقەتە لە ژێرەوە حرەکەتی کرد ئەوەی کە دەستورێک هاتووتی ژیانی خەڵک لە عێراق و کوردستانە ڕێکەخا و حیزب دەسەڵاتدارەکان لە کوردستانە خەڵکیان هەنا کە دەنگ بەو دەستورە بدەن کە دەنگدان بەو دەستورە زەمانەتکردن و مسۆگەرکردنی بەشی ئەوان بوو لە دەسەڵاتدارێتی لە عێراقا چ لە ڕووی ئیمکانات و پارەوە چ لە ڕووی دەسەڵاتدارێتیەوە و ئێمەش دەزانین ئەوانە ئەو حیزبانە ئەوەندەی وەکو کۆمپانیا و وەکو چۆن بڵێ
خەڵکانێک کە یانوێ دەستیان لە ئیمکانات و داهات و سەرمایە گوزاری گیر بێ ئەوەندە ژیانی خەڵکو و ئیمکاناتی خەڵکیان بۆ گەڕنگ نەبووە. کاتێک بۆ نمونە لە حزبەکانی باشووری کوردستان بپرسی هەڵبەتە لە سەروبەندی دەستوریشە کە داڕێژرا و گەڵاڵەکرا زۆر ڕخنیان لێگیرا، بەڵامەوان پێیان وا بۆ ئەم دەستورە بە پێچەوانەی قسەکانی بەڕێزت دەبێتە زامنی ژیانێکی ئارام و ئاسوودە و پێشکەوتن بۆ کۆمەڵگەیەک کە لە دوای سەدام حوسێنەوە کە لە عێراقدا دێتە ئاراوە. ئێستەش لەم بارودۆخەشدا کە هەیە هەم حکوومەتی عێراق پێداگیری لەسەرەوە دەکات کە دەبێت دەستور جێبەجێ بکە، لەلایەکی دیکەشەوە هەم حکوومەتی هەرێمی کوردستان پێداگرە لەسەرەوەی کە دەستور جێبەجێ بکرێت. دیسان لێرەشدا ناکۆکی هەیە بە شێوازێک لە شێوازەکان هەریەکیان بە پێوەری خۆی دەستورەکە دەپێوە. لەسەر ئەمە بەڕێزە چی دەڵێ؟ کاکەندرێ من ویستم بڵێم کە ئەساسەن لە عێراق شتێک نی ناوی دەستور بێ، یعنی ئەوەی کە پێی وترا دەستور وەک گوتم پەردەیەک بوو بۆ ئەوەی حقیقەتێکی پێدا پۆشرێ. ئەو حقیقەتەی کە لەژێر ڕازیکردنی خەڵک بەوەی کە دەنگ بەم دەستورە بن ڕێیانگر لەوەی کە خەڵک لە ڕێی شۆڕژیێڕێتی و خەڵک لە ڕێی ڕۆشتن بەدەم داخوازیەکانی خۆیەوە ڕۆیشتن بۆ بەدەستهێنانی سربەخۆیەکی واقعی کە لە سەرەتای ساڵی 2023 ومێدێکی گەورە بوو لە دڵی خەڵکە، ئەوان لە ڕێی ئەم دەستورەوە کە بە واقعی وجودی نییە توانیان ئەو پەردەیە لە بەردەم ئاستی شۆڕژگێڕێتی و داواکاری خەڵک بەکاری بێنن. بۆچی ئەڵم دەستورێک معنای نییە؟ دەستورێک معنای نییە بەو معنایی کە لە عێراق و لە کوردستانە دەستورەکە ژێرخانەکەی ئەوە بوو کە هەر کەسێکە بتوانێت هێزی خۆی لە عێراقا ڕێک بخاتەوە ئەوە ئەتوانێت دەستور بۆ شکڵی کە ئەوێ ڕێی بخە. ئەینا ئێستا گەر سەیری دەستورێکەکەی مەجلیسی عەلا ئەڵێ یەکێتی پێشێلیەکە، یەکێتی ئەڵێ پارتی پێشێلیەکە، پارتی ئەڵێ مەجلیسی حیزبی داوا پێشێلیەکە. کاتێک کە ئەم پێشێلکردانە سەیرەکەی تۆخەویتەوە لە کۆتایە دەرەچێت کە شتێک نامێتەوە ناوی دەستور بێت. بوو ئشکالیەتەکە لە خودی ئەو شتەیە کە پێی دەوترێت دەستور. بالضبط لەو شتێک کە پێی وترێت دەستور ئەو زەمینەی خۆش کرد و ئەو واقعەتەی خۆش کرد لە کۆمەلگای عێراقا. کۆمەلگای عێراقی خستە بەردەم ئەو بەرپرسیارەتی کێتوانی لە ڕووی هێزەوە، لە ڕووی تواناوە، لە ڕووی بەرجەستەکردنی هێزی سەربازی خۆیەوە بتوانێت لە عێراقا بێتە هێزی یەکەم و بتوانێت تواناکانی خۆیەک بخە، ئەوەیە کە ئەتوانێت چارەنووسی عێراق دیاری بکە و چارەنووسی هەتا لە کوردستانی شاوایە کاکەندرێن. من و تۆ زانین کە لە کوردستانە هەر هێزێک توانی بێتی هێزی چەکدار بێ و توانی بێتی ئیمکاناتی بەدەستەوە بێ و توانی بێتی دەستگای ڕاگەانی بەدەستەوە بێ. کوردستان جارە هەر دەستورمان نییە لە دەرەوەی دەستور بەسم بوونی هێزە کە ئەتوانێت کێشەکان یەکلایی بکاتەوە. هێز دەکاتە دەستور بۆ خۆی. بالضبط. ئێساکێ لە عێراق ئەوەی کە هەیە دەوڵەتی مەرکەزی لە دوای شەڕی داعش و بە تایبەتر لە دوای گرتنەوەی مووسڵ جێگەوڕێگای دەوڵەتی عێراقی بە هێزە سەربازیەکەی بە حەشدی شعبی هەتا بەو تێگەشتنش بەوەی کە سەرمایە گوزاریکردن لە عێراقا لە بری ئەوەی لە چوارچێوەیەکی دیاریکراو بێ لە پارێزگاکانی وەسەد و خواروی عێراقا ئەوان ئێساکێ بەپێی ئەو ئیمکاناتە سەربازی کە فراهەم بووە بۆیان ئەیانەوێ عێراق وەکو عێراقێکی یەکپارچە لێ بکەن، سەرمایە گوزاری لە تەواوی عێراقا بکەن و سەیتەرە و دەسەڵاتیان بەسەر تەواوی عێراقا بشکێ. بۆیە ئێساکێ سەیرەکەی کە ئەو غرورەی کە حکومەتی عێراقی و دەسەڵاتی مەرکەزی لە بەغاهەیەتی غرورێک نییە لە خۆوە هاتبێ، بەڵکو پایەمادیەکەی ئەم غرورە لەوەوە هاتووە کە هێزە سەربازیەکەی وەک ساڵی 2023 نییە، پەیوەندی دیبلۆماسیەکەی لەگەڵ دەوڵەتانی چواردەورا وەکو 2023 نییە، هەتا ئیحتیمادیە بۆ نمونە دەوڵەتێکی وەکو ئەمریکا بە کەسێکی وەکو عەبادی هەیەتی وەکو ساڵی 2023 نییە کە تێکەڵەیەک لە دەسەڵاتی بالضبط و بە تێکەڵەیەک لە دەسەڵاتدارەتی کە لە عێراق هەبوو ئێستا شتەکان بەنسبەت ئەوانە خەریکە ئاراستەکەی بۆ جێگایەکی لە پێش 25 جینۆ ڕێفراندۆمی باشووری کوردستان دۆخەکە زۆر پێچەوانەتر بوو، ئەوەی کە لایەنی بەهێز بوو باشووری کوردستان بوو، ئەوەی کە دۆستایەتی بەهێزیە بوو لەگەڵ ئەمریکا وڵاتانی جیهاندا کە زوو سەران و سەرکردەکانی ژیانی سەردانی هەولێریان دەکرد و لەگەڵ کاک مەسعود کۆ دەبوونەوە باشووری کوردستان بوو. ئەم گۆڕانە کتوپڕە بەڕێزت بۆچی دەگەڕیتەوە؟ پارسەنگی هێز دادەشکێتەوە بەلای عێراقدا وەکو بە شێوازێکی دیکە بڵێن بەلای هەرێمی کوردستاندا بە شێوازێکی شکست خواردوو یا ئەوەی هەندێک کەسیش زیاتر لەوە چون بە زیوی دەشکێتەوە؟ کاکەندرێن لە کوردستان ئێمە خۆمان ئەزانین کە دەسەڵاتێک هەیە کە هەتا سەر ئێسقان دەسەڵاتێکە دژی ئینسانەوە، دەسەڵاتێکە لەسەر ئەساسی بێ ئیرادەکردن و ئیهانە و سوکایەتیکردن بە ئینسان توانێتی 27 ساڵە پێکانی خۆی قایمکە لە کوردستانە. ئەو تەوازنی هێزەی ئەو هاوکێشە هێزەی کە تۆ باسیەکەی بە بڕوای من
هاوکێشەیەک بووە کە ئەقلی خەڵکی پێفری و دراوە بەداخەوە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان هەمیشە هەوڵیان داوە لە ڕێی فریودانەوە لە ڕێی چاوە ئەقل و وشیاری خەڵک بخلافێنن و فرسەت نەیەن بەوەی کە خەڵک لە ڕێی شیکاری و لێکدانەوەی واقعی ئارام بۆ ئەو دیاردە کۆمەڵایەتیانی کە لە کوردستان و لە عێراق ڕۆیە دەرکێکی باشتر بە پێشهاتەکان و بە داهاتۆکان بکە. کاکەم درێن هەموو دەسەڵاتێکی جێکەوتوو ئەو دەسەڵاتی کە توانێت قاچی لە عەرزا بچەقێنێ دەسەڵاتێکە کە لە باری سیاسیۆ لە باری ئابووریۆ لە باری پەیوەندی دیبلۆماسیۆ توانی بێتی لە چوارچێوەی جوغرافیەکی دیاریکراوە پێناسەیەکی واقعی خۆی بکە. سەراحەت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە وەک مافیا لەگەڵ خەڵک و لەگەڵ داهات و لەگەڵ پرۆسەی سیاسی لە کوردستانە تەعاملیان کردووە ئەوەندەی کوردستانیان وەکو چوارچێوەیەک بۆ سەرمایە گوزاری و پارەکۆکردنەوە سیر کردووە ئەوەنە هەوڵیان نایەوە مەسەلەی میلی وەستەمی میلی لەسەر خەڵکی کوردستان بکەنە کارتێکی سیاسی گەورە کە لە دنیا هەم پشتیوانی بۆ ڕابکێشێ و هەم بتوانێت وەڵامی دروستی خۆی پێ بدرێتەوە. کاکەندرێن دەوڵەتی مرکزی وەکو دەوڵەتێکی تایفی کەویش دەوڵەتێکی دژی ئینسانی و دەستی لە قورجی ئینسانی عێراقی گیر کردووە لە ڕاستیە ئەو بەپێی پرۆسەیە کە وردە لە عێراق چۆتە پێشەوە توانیوێتی پێناسەیەک بۆ شێوازێک لە دەسەڵاتدارەتی بکات لە عێراق و لەو بەشەی کە خۆی تیا حاکمە. لە هەرێمی کوردستان هەمیشە ئەم دەسەڵاتدارانە خەریکی فریودانی خەڵک بوون بەچاو لە چ ڕوویەکۆ لە جیاتی جێپێقایمکردنی ودام و دەستگایە کە بتوانێت جواب بە پێداویستی ژیانی خەڵک باتەوە ئەمانە هەمیشە شانازیان بەوە کردووە کە سەرۆک بەرزانی بەجلی کوردی و چوویە کۆشکی سپی کە لە باری سیاسی و لە باری واقعی ومە ناتوانێت معنا بدا بەوەی کە ئایا تەوازنی هێز ئایا هاوکێشەی هێز بەس بەرژەوەندی تۆ ئەشکێتەوە یاخو ناشکێتەوە. سەرۆک جا تاڵەبانی بۆ یەکەم جار لە پەرلەمانی عێراقیا بە کوردی قسەی کرد. سەرۆک وەزیرانی تورکیا بە کوردی وتی بەیانیتان باش. سەرۆک وەزیرانی فەڕەنسا بە کوردی وتی پێشمەرگە. ئەمانە بووبوونە سەرخەتی هەواڵە گرنگەکانی دەستگا ڕاگەیاندەکان کە خۆش دەزانی خەڵکی کۆمەلگای ئێمە گوێ لە هەواڵەکان نەگرێ و هەواڵەکان کاریگەریەکی سایکۆلۆجی لەسەر مێشک و ئەقلی خەڵکدا ئەنێ. بەپەنا ئەمەوە هەمیشە ئەوان هەوڵیان داوە لەم چوارچێوە واقعی سیاسی کوردستان و شێوازی دەسەڵاتدارەتەکەی بە شێوازێک پیشان بدرێت کە لە ئاسی دنیا جۆرێک لە ڕەغبەتی هەیە وەک پۆلیسی پاراستنی سیستەمی سەرمایە و دەستکەوتەکانی ئەوان بەڵام ئەوەی ئەمە بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک بۆ کریەکارێک لە کارگەیەکە بۆ مامۆسایەک لە قوتابخانەیەکە بۆ فەرمانبەرێک لە فەرمانگەکەی خۆیان بتوانێت لە باری کردداری و کاریگەری لەسەر ژیانی ئەودا بنێ بە واقعی ئەمە بۆ خۆی وجودی نەبوو. باشە باسی کرێکار و هاوڵاتی و خوێندکار و چینی موچەخۆر بەگشتی بەڕێز داماژت پێدا ئێستا خەڵکی باشووری کوردستان کەوتونەتە نێو بەرداشێکەوە نەحکوومەتی هەرێم توانای هەیە چارەکە موچەکەیان پێدا نەعەبادی ژامادەیە حکوومەتی ناوەندی عێراق کە ئەرکێتی بەرپرسیارەتیەتی وەکو هاوڵاتیان لەو بایکۆتێک کە دەستیان پێکردووە لە دەوام هەڵبەتە لە بەشێکی دیسان باشووری کوردستان دەبێت ینی خەمێکی ئەو خەڵکە بخوا پێدوانیە ئەمەش وەکو بە شێوازێک لە شێوازەکانی دیکە وەکو کە ئاماژت پێدا هەر لە دوای پرۆسی دەستێوەردانی ئەمریکا و داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە دەستور کرایە پیلانێک بۆ خۆ دەوڵەمەندکردن و بەرژەوەندی بۆ خۆ پاراستن لەلایەکی دیکەوە هەژارکردنی خەڵک و چەسانەوەی خەڵک ئەمەش بە شێوازێکی دیکە دیسان هەمان شت نییە بە ڕەنگێکی دیکە دووبارە دەبێتەوە هەر خەڵک و چینی بەژمەینەتی گەل هەم لە عێراق هەم لە باشووری کوردستان زیانمەند دەبنتایە. بەتاکید ئەگەر ئێمە سەیری 27 ساڵ دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستان بکەین کاکەندرێن یعنی بەردەوام قڵشتی چینایەتی بینی خەڵک لە کۆمەلگای کوردستانە فراوانتر بووە. یعنی ژمارەیەک کەم لەوانەی کە دەسەڵات و سەروەت و سامانی کۆمەلگای کوردستانیان بەدەستەوەیە یعنی ئاستی شێوازی ژیانیان گەشتۆتە ئەوەی کە خەڵک بە فرعونەکان باسییان بکە گەشتونەتە شێوازێک کە دیوارێکی قایم و بەهێز دەبینی ئەو خەڵکی ئاساییە هەبێ بێنە بەرچاوی خۆت ژیان و گوزەرانی خەڵک لە کوردستانە یا بە جۆرێکە بڵین یاریکردن بە کەرامەتی خەڵک لە کوردستانە بە ئاسێکا گەشتووە کە بە بڕای من ناتوانانی لە هیچ شوێنێکی دنیاوە ناتوانانی لە هیچ شوێنێکی کەی ئەم سەرگۆی زەوێ بتانی پێناسەیەک و یا شێوازێکە لەم جۆرە ژیانە بۆ کۆمەلگا بەرهەم بهێنیت و ببینی. کاکەندرێن من ئەتوانم نمونەیەکت بۆ باس بکەم بۆی کە تێبگەی ئەم دەسەڵاتە بە شێوازێ لەگەڵ خەڵک تەعاملی کردووە و هەڵسوکەوتی کردووە هەتا خەڵک
لە ژیانێکی مەمرەوە بژی و هەموو سیستەمە دەسەڵاتدارەکان و هەموو سیستەمە سەرکوتگەرەکان و هەموو ئەو سیستەمانەی لەسەر ئەساسی زوڵم و چەوسانەوەی چینایەتی لەسەر بینای پێگەی خۆیان ئەکەن هەمیشە هەوڵ ئەدەن کە خەڵک نائەمین بێ نائاسایش بێ بۆی ئەو ئاسایش بێ خەڵک هەژار بێ بۆی ئەو بتوانێت سەرۆت و سامانێکی زۆری هەبێ. کاکەندریان لە دوای ساڵی 1996 لە دوای سیوێکیا بکە پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی بەعسی هێناوی هەولێر و بەشێک لە کوردستان و دواتر یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتیوانی جمهوری ئیسلامی ئێران و پازدار گەڕای و منتیقەی سلێمانی. ئەو سەردەمە زروفێکی زۆر زەحمەت بوو گەمارۆی ئابووری بوو 5 ڕۆژ کارتە کرد بۆی بتوانی کیلۆیە شەکر بکڕی خێزانێک گەمارۆکە لە یەک لایەنەوە نەبوو هەمە لایەنە بوو لە هەر چوار دەورەوە باشوور گەمارۆ درابوو لە چەند لایەنێکەوە بوو هەڵبەتە لە ناو خۆشمانە دیسان گەمارۆ هەبوو بزەبت کاکەندرێن بێنە بەرچاوی خۆت ئەو کاتە لە ململانەی بینی یەکێتی و پارتی لە بینی دوو ئیدارەکەیانە بۆی کەسێکیان بڵێ من شێوازی دەسەڵاتدارێتی وایە و من ئەتوانم سەیتەرە بەسەر کوردستانە بکەم پارتی دیموکراتی و کوردستان بڕیاریە لەو ساڵە کە موچەی مانگێکی مامۆسایانی سنووری یەکێتی بە مامۆسایانیش خۆتە زانی جیلێک توێژێکن کە ئیمکاناتێکی دیاریکراویان هەیە و خەڵک ئەو سەردەمە بۆ کرەی خان و بۆ نەوت بۆ کارەبا و بۆ هەموو پێداویستەکانی ژیان پێویستی بە پارە بووە پارێکی زۆر کەم و موچەیەکی زۆر کەم هەبووە کە من بۆ خۆم ئەو کاتە مامۆسا بووم ئەزانم دەچ ژیانێکا ژیاوین کاتێ پارتی دیموکراتی کوردستان بڕیاریە موچەی مانگێکی مامۆسایانی سنووری یەکێتی بە مامۆسایانی مەجبورن پەیوەزن بەم پەیامەوە بچن موچەکانیان وەرگرن چکە ئەو موچەیە نەموچەی یەکێتیە نەی پارتیە ئەوە داهاتی خەڵکە کە ئەو دوو دەسەڵاتە مافیا ئاسایە سەیتەریان بەسەرا کردو و بەو شێوەی تەسلیمی خەڵکیەکەن کاگەندرێن با نمونەکەت بە تەواو بکەم هەموو ئەو بازگانەی کە هیچ سنووری یەکێتی بوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر شارێک خەڵکێکی لەو دەستگانە دانا بۆی ئەو مامۆسایانە هی ئەو شارانن کە ئەچن بۆ معاشەکە بیان ناسن دایان بگرن ومن کەسێک کە شاهید سزان بدەن مەبەستەوەی دایان بگرن نەچم عاشەکە وەربگرن من کەسێک کە خۆی شاهیدی ئەم واقعەتەیەکە بۆ تۆی گەڕمەوە لە کۆستەرێکا بۆ کەپسن بۆ هەولێر مامۆسا بۆ کە معاش وەربگرێ وتی کە دانیشتم ئەوەی کە بۆت باسەکەم ژنێکە و مناڵێکی پێبێ کەسێک لە پاڵما دانیشت بوو مەلا بوو جبەی لەبەرا بوو مێزەریشی بەسەرەوە بوو وتی هەتاوێ قسەمان کرد بە یەکۆ و یارمەتیان بۆ مناڵەکەم وتی کە گەشتینە هەولێر و بۆ بەیانی چوونە ئەو شوێنەکە موچەکە وەربگرین وتی کە سەیرم کرد مەلاکەی دوێنێ مامۆسایە و هاتووە موچە وەربگرێ دەسەڵاتێک مەلا بکا مامۆسا بکا بە مەلا تەنها بۆ موچەیە دەسەڵاتێک وا بکا لە ئینسان بۆی کە بتوانێت پارەی 5 لیتر نەوتر و کرێخان و چەند کیلۆ شەکر و برنجێ دابین بکە محتاجی بەوە بکە بێتە ئەکتەر و بێتە نمایشکەرێ بۆی بتوانێت حەقێکە هێنی خۆیەتی و دەسەڵاتێکی سەرگوتگەل لێی زەوت کردووە ئەبێت تێبگەینەوەی کە ئەم دەسەڵاتە چی کردووە بۆ باشە پێدوانی ئەم سیناریۆیە ئەو نواندنەیە و مامۆستایە جارێکی دیکە بەرفراوانتر دووبارە دەبێتەوە تا زۆر کەس داوایان لە عبادی کرد کە موچەکانیان ڕاستەوخۆ نەداتە دەسەڵاتی هەرێم بیداتە ئەمان دەنگیش هەیە لەم نێوەندەدا دەڵێنەوانەی کە داخوازیەکی وایان هەیە خائینن ئەوانە خۆفرۆشن ئەوانە دەچنە چوارچێوەی جاشە خەفیفەکانی سەردەمی سەدام حوسێنەوە ینی بەردەوام ئەم سووڕی یەکتر تۆمەتبارکردنەوە و یەکتر بە خیانەت بەناوکردنە و مەجبورکردنی گەل بۆ پەنابردن بۆ پاروەنانێک هەر بەردەوامە پێ وایە ئەگەر بمانەوێت چارەسەری بکەین بە چ شێوازێک دەتوانین لەم سوور و قەیران و ئاڵۆزیانەی کە بەردەوام وەکو گێژەڵوکەیەک لە ناو کۆمەڵگەی باشووری کوردستاندا دەمان سوڕێنەوە دەبێت چی بکەین بەکوێ بگەین لەکوێوە دەست پێ بکەین تازە شتەکان ڕووی داوە ئەمڕۆ گەشتوونێتە قۆناغێکی مەترسیدار کە هەمومان وەکو دەڵێن لە کەشتێک داین و کەشتێکەش دەیان کونی تێدایە ئەگەر چارەسەری نەکەین هەمومان پێکەوە نقمی دەریا دەبین. کاکەندرێن گەورەترین کێشە ئێساکێ لە باشووری کوردستانە ئەوەیە کە گەورەترین داواکاری و داخوازی خەڵک کراوە بە موچە یعنی ئینسانیان لە بوونەوەرێکی خاوەن ئیرادە کە ئەتوانێت لە کۆمەلگاکەی خۆیان بڕیار بدا چارەنووسی سیاسی چارەنووسی ئابووری چارەنووس و داهاتووی خۆی دیاری بکە ئێستا بۆ بەبوونەوەرێک گەورەترین داواکاری و داخوازی ئەو موچەیە کاڵێ موچە مەبەستم ئەوە نییە بۆ کەسێک کە ئێساکێ مناڵەکەی پێویستی بەشیر هەیە و ناتوانێت بۆ بکرێ ناتوانین قسە لەسەر موچە نەکەین قسە لەسەر ئەوە نییە من کەسێک لێرە لە ئەوروپا بۆ خۆم بە ئیسراحەت دانیشم و بە خەڵک بڵێم موچە گرنگ نییە موچە یعنی پێداویستی ژیانی ڕۆژانەی خەڵک یعنی ئەو شتەی کە مافێکی سەرەتایی خۆیەتی کاکەندرێن نەک سەرەتاییە تۆ کارێکەکەی بە مقابلی کارەکەی خۆت پارە وەرئەگری ئەمە تۆ حەقێکی خۆتە کەوەری ئەگری بەڵام ئەمڕۆ ئەم دەسەڵاتانەی چ لە کوردستان و چ لە عێراقیشەیە دوو جۆر دەسەڵاتن کە
لەکچوونیان زۆرە لە ڕاستیە کاریان لەسەر ئەوە کردووە کە ئیرادەی ئینسان تێک بشکێنن بۆی داواکاری گەورەی خەڵک و سەقفی داخوازی خەڵکچێتە ئاسی تەنها موچە لە کۆمەلگایەکە کە ڕۆژانە سەدان سیناروی جۆراوجۆری تیاگوزەرێ خەڵک تەنها بە دوای نانەڕاکە کاکەندرێن من مانگی حوتوهەش خۆم لە کوردستان بووم یەک ماڵ نییە لە کوردستانە سەعات و نیوێ باسی بێموچەیی نەکا سەعات و نیوێ باسی هەڵدانەوەی جۆزەی کارەبانەکە سەعات و نیوێ باسی نەوت نەکە سەعات و نیوێ باسی گەرما و سەرمانەکە یعنی لە ڕۆژێکە تەواوی خێزانەکان لە 7 سەعات بۆ 7 سەعات و نیو باسی ئەم دیاردانەکەن دەسەڵاتێک کۆمەلگایەکی بەوە چۆن بڵێ وادار کرد بێ و سەرقاڵ کرد بێ کە 7 سەعات باسی ئەم دیاردانە بکات تەنها باسکردنەکەی و ژیانی خەڵک بەم ئاستە گەشت بێ معلومە کە تەوەقعی خەڵک و داخوازی خەڵک ئەچێتە ئاسێکەوە کە تەنها موچە بێتە سەرڕمی داخوازیەکانی و ئەوانیش دەوەیان دەوێت ئەوانیش بیزەبت ئەویانەوێت کاکەندرێن ئەگەر بیرمانێت طبعا کاتێک کە داعش هات ئیتر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەپێی هەنێ سیستەمی اقتصادی و تێکەڵبوون لەگەڵ بانقی نێو دەوڵەتی و کۆمپانیەکانە شێوازی موچەی بە جۆرێک ڕێخست کە بە بەرژەوەندی بشکێتەوە بەڵام ئەوەی کە موچەی والیە کردبێتە چارێکێک و نیوە چارێکێک و نەیشیە دلیلەکەی ئەوە بوو کە خەڵک زیاتر وابەستە بە موچە و داواکاری موچە بکاتەوە ئێساکێ هەموو ناڕازایەتیەکان یا بەشێکی زۆریان قسە و باس و شیکاری بینی دوو کەس و خێزانەکان و من پەیوەندیەکی ڕاستە و خۆم لەگەڵ بەشێکی زۆر لەگەڵ ڕەفیق و برادەر و کەس و کار هەیە لە کوردستان ئێساکێ تەواوی ئەو قسە و لێدوانانەی کە حتا لە پەیوەندی تەلەفۆنەکانەکرێتەوە لە دایرە و لە بازنەیەکە ئەخورێتەوە کە ناوی موچە و کە ناوی بێمە خۆمان لەوە دەرباسکەین ئەبێ لەوە خۆمان دەرباسکەین ئەبێ گرنگترین شت ئەوەیە کە ئەبێت تاک بۆی بگەڕێتەوە لە باشووری کوردستانە کاکەندرێن ئەوەیە کە بێتەوە بە خاوەن ئیرادە بێتەوە بەو ئینسانە خاوەن غرورەی کە بڵێ من هەم بێ بە ئەو ئینسانە خاوەن غرورەی کە لە بیدایەتی نەوەیەکە مناڵان ئەچوونە سەر دەبابە و مدەڕعە دەستگیر کراوەکان فیکەیان بۆ هێزە سەرکوتگەرەکەی بەعەز لێ ئەیە بەڵام ئێساکێ خەڵک لە ژێر ناوی پێشمەرگەی دێرین وەرزشکاری دێرین ڕۆشنبیری دێرین سیاسی دێرین بێنە بەرچاوی خۆت مالیتی 88 بە پێشمەرگەی دێرین خانەنشین کراوە کە کاتێ ڕاپەرن ڕوویاوە تەمەنی 3 ساڵ ئەمانە کۆمەڵێک کار و کردەوەن کە ئەم دەسەڵاتە دژی ئینسانیە لە کوردستانی عێراقا بۆ بە لە پێشەوەی هەمویان یەکێتی و پارتی کارێکی کردووە جڵەوی ئینسانی لە شوێنێکا گرتووە کە ئەم جڵەوە موچە و پارەیەکە کاکەندرێن ئینسانی کردووە بە دەغیلە بەداخەوە بەشێکی زۆر لە ئینسانەکانی کردووە بە دەغیلە مێشکی والیە کردووە ئەم دەغیلە یعنی ئەوەنەی پارەیتیەکە بەقەی ئەوەنە پارێتیەچێ ئەوەنە بە زمان ئەتوانێت تعبیر لە کارە چۆت و چێوەڵەکانی ئەم دەسەڵاتە بکە و ئەم وچەیە کە مافی خۆیەتی یا بەشێکی بندیوارە بێتە کە لە بچە بچێتە دەستی ئەم ئینسانانە کە نەتوان تعبیر لە ئیرادە و لە بڕواکانی خۆیان باشە کاگیدایەت بەڕێز مراد قەرەیلان ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری پارتی کارگەرانی کوردستان هەر لەسەر ئەم ڕۆژەیە کە لە باشوور هێواتوە تاراوە لێدوانێکی داوە بە گوێبیستی بین ئەلبەتە بۆ ڕادیۆ وڵات پاشان دەیمەوە گفتوگۆ لەسەر قسەکانی نێو ئەم دیمانەیەش دەکەین. مراد قەرەیلان ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری پارتی کارگەرانی کوردستان پەکەکە بۆ ڕادیۆ وڵات ڕای دەگەێنێت لە باشووری کوردستان گەر یەکێتی نەتەوەی هەبوایە نە ئەنجامی ڕەفراندۆم و نەدۆخی ئەو بەشەی وڵات بەم شێوە خراپەی ئێستا دەگەشت. قەرەیلان ئامادەی خۆیانی دەربڕێەوە بۆ چارەسەری پرس و قەیرانەکانی باشووری کوردستان و عێراق داواژ لە هێز و لایەنەکانی باشوور دەکا ئیدی ناکۆکیەکان وەلاوە بنێن و دووی چارەسەری بکەون. کارەیەڵان باسیش لە بەرخۆدانی گەریلا لە 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دوایی لە کەرکووک دەکات و دەڵێت بزانبێ ڕغمی کو ئەم بە هێزێکی هەندوو لە کارکووکێ بوون هێزە هەری داوی کشیایی ئەم بوون کینگێ هات دیتن کودی گەلجی دکشەیە شەرت و مەرجێ مرۆ لەوەر بسەکنێ بۆ پارێزێ نامەیە ئەو چاغێ ڕۆژێکی بە دەرەنگی هێزن مە پاشوەکشاییە هەمان تشت بوو هەتا ئۆگاهیجی نەدانەمە مەسەلا لە کەرکووکێ دو ڕۆژان بەریوێ لە مەیافن همه هیچ خوا پاش تا کشاندنه آگاهی ندانه یکی نیاکی ملوره او تن ما پش را پید حسن خوا پاش داد آنگاه برادر آگاهی جی نادن دوه که گله ما بزانه به گر که هلوستک بگرتانا ما او تنه ندیشتن اما بیریار گرتن و پاش و کشان یعنی پیشمرگه دکانه شهر بکی
fakat biryar heye. Bu biryar paşva dikşene. قەرەیەڵان ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ چارەسەری پرس و قەیرانەکانی باشووری کوردستان داواژ لە هێز و لایەنەکانی باشوور دەکات هانی ناکۆچیەکان نەدەن و وەلاوەیان بنێن دەژڵێت نە لە ناوخۆی کوردستان و نە لە دەرەوە ئامادەکاری و قایمکاری بۆ ڕفراندۆم نەکرابوو بۆیە ڕەوشێکی وەک ئەوەی ئێستا هاتە ئاراوە Her kes î derwey xwe tawanbar dike. Miro ditirsê ku ev tawanbariya kûr bibe nakokê navxwayî hîn zêde kûr bibin û bibe sedemê perçebûnekê bibe sedemê şerekî navxwayî. Niha xetera herî mezin me tirsiya herî mezin ev e. Ji bo wê em dubare bang dikin. û em dibên ku rast e referandum wek çawa mafê heme gelan e mafê gelê Kurd bû jî. Lê aşkereyê ku nebû çare. Fêm dibe kî ne wexta xwe bû. Bê hazirî û bêyî ku wext dorxwe rast bê tespîtkirin ev gav hat davêtin û va şaş bû. Îniha cardîn dibe şaşî nekirin. Hîna bi üslubê rast nêzbûn dibe pêş bikeve. Zelal bû ku tenê çare yekîtiya netewî ye. Em hêvî dikin ku bi taybet hêzên di va pêvajoyî da berpirsiyarê xwe heyî pedeke û yeneke hîn zêde bi berpirsiyar nêz bibin. Nakokî navxwayî kûr nekin. Rexne dibe. مراد قەرەیەڵان ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری پارتی کارگەرانی کوردستان پکک بانجی لە بەرپرسانی باشووری کوردستان و عێراق کردووە تا سیاسەتێکی دیموکراتی بگرنە بەر و ڕۆڵی تورکیا لە ئاڵۆزکردنی ڕۆژی باشووردا هەڵدەسەنجێنێت. Rola devleta Türkiye xwe rola esas e. Vak kiryarena devleta Türkiye dike. Ger ku Türkiye û qasa helwest pêşnexsta neçiya gel İranê û Iraqê tev wisa îtifaq pêşnexistana ez bawer nakim devleta Iraqê wisa nêz bibiya. Yani êniha di va kiryariyan da xwedan rol bi esasî devleta Türkiye. Yani dijminê gelê Kurd li ser va erdê dünyaya da dijminê gelê Kurd herî mezin devleta Türkiye û Erdogan e. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە موراد قەرەیەڵان لە میانی دیمانەیەکیدا لە بەرنامەیەکی تایبەتی ڕادیۆیی دەنجی وڵاتدا کە ناوەندەکەی لە نزیک بروکسلی پایتەختی بەلژیکایە ئەنجامی ڕەفراندۆم و ڕەوشی باشووری کوردستان هەڵدەسەنجێنێت و دەڵێت ئەنجامی خراپی ڕەفراندۆمەکە زۆر غەمگینی کردین ئێمە زۆر جار بەرپرسانی باشووری کوردستانمان ئاگادار کردبوویەوە بەڵام گوێیان پێ نەدا. Niha berî heme tiştî yekîtiya navxwayî mijarê serekî ye. Yani dibe ku mirov navxwe yekîtî pêş bixe. Yekîtiya navber parçan û her parçekî navber xwe xwe da pêwîstiyakî netewî ye. Yani gelek siyasetmedarê Kurd va mijarê wek pêwîstiya hezban partiyan digirin dest. Ne. Yekîtiya netewî pêwîstiyakî netewî ye. Ji bo ku em bibin netewek milletek lazim e helwestekî me yekdest hebe. Lê me van nikavû fêmkirin bida û bikire rojeva esasî. لە بەشێکی تری قسەکانیدا موراد قەرەیەڵان گرنگی ناسینی دۆست و دوژمنانی کوردی بەم شێوەیە دەخات Mirov bi ser keve dibe ku tu berîgî dost dijminê xwe baş ve rast destnîşan bikî. Di ravî dijminê bav kalan wek dost bibînî û yên ku dibe hevalbendê te bin wana jî bidî hemberî xwe wek dijmin bibînî di naçî serî. Ev careke din îspat bû. Pişta xwe nede kesekî. Mirov pişta xwe bide xwe, bide gelê xwe, bide hêza xwe. Yani vaya tiştên pir girîngin serekî ne bi taybet ji bo serkeftinê ji bo encamgirtinê ev na tiştên nebin nabe. Lê me dît siyaseta başûrî Kurdîstan da di va derheqan da şaştî û kemayî jiyanbûn
و ئەنجام ژی وسا دەرکەتورد وەکەمەگۆ ji bo va encamê mirov xemgîn dibe. بەڵێ کاگی دایەت مەلاعەلی وەکو بەڕێز مراد کەرەیلانیش لە ئاخری قسەکانی داوتی هەمومان غەمگین بووین بەم دۆخە بۆی زیاتر غەمگین نەبین بۆی زیاتر زیانەکان پەرەنەستێنن یا کەمتریان بکەینەوە چی بکەین لەم دۆخە دەربازمان بێت کاکەندرێن دۆخێکەیە دۆخێکی زۆر ئاڵۆزە و دۆخێکیشە کە بە واقعی ئەوەی کە باجەکەیە خەڵکی زەحمەتکێش و خەڵکی دەستەنگە لە کوردستانە و دەسەڵاتی بەدەسە لە کوردستان لە ماوەی 27 ساڵە ئەو واقعەتەی بەرجەستە کردووە بۆ خەڵک کە ئەم دەسەڵاتە گوریسی چاکسازی ئەم دەسەڵاتە سەرێکی بەسراوەتەوە بە قاچی مەرگی خۆیەوە قسەکە ئەوەیە ئەم دەسەڵاتە قابل بە چاکسازی نییە و قابل بە ریفۆرم نییە و بەداخەوە کە ئێمە خاوەن دەسەڵاتێکین کە شایستە بەوە نیە و قابل بەوە نیە ریفۆرمیتیا بکرێ و قابل بەوە نیە چاکسازی بکا بەوەی کە ئەم چاکسازیە چۆن بڵێ ئاهێک بە ژیان و گوزەرانی خەڵکا بێنێتەوە بۆیە بە بڕوای من ئەم دەسەڵاتێک کە لە کوردستان هەیە بە هەلاجی چارەسەر ناکرێ یعنی هەلاجیکەی وەک چۆن لۆکەیەک هەلاجەکەیت و شیەکەیت و بڵێ ئەم دەسەڵاتە شیەکەمەوە ئەم قسە لەوانەیە تۆزێک قورس بێ و لەوانەیە بۆ کەسێک کە یەساکیە گیری بەدەست ژیان و گوزەرانەوە خوارد بێ کەسێک کە ترسی لە ئەمن و ئاسایش و دەستگا سەرکردەرەکانی یەکێتی و پارتی هەبێ لە ماڵۆ دانیشت بێ و بێ ژیانێکی ئارام و ئاسوودەی هەبێ قورس بێ کەسێک لە ئەوروپا لە ستۆدیۆک دانیشت بێ و بڵێ یەک ڕێگە لە بەردەم خەڵکی کوردستانە هەیە ئەویش کە ئەوەیە بێ ئەم دەسەڵاتە هەڵپێچرێ هەتا ئەم دەسەڵاتە لە کوردستان بمێنێ و هەتا ئەم کورد دەسەڵاتە بتوانێت حاکم بێت لە کوردستانە کاکەندرێن ژیانی ئینسان و کەرامەتی ئینسان و مافەکانی ئینسان بەرجەستە نابێ لەبەر ئەوەی هەر چاکسازیەک لە ژیانی خەڵکە هەر ئیرادەیەک لە ژیانی خەڵکە هەر بڕیارێک لە ژیانی خەڵکە سەرێکی بەسراوەتەوە بەوەی کە یەکێک لە کورسیەکانی دەسەڵاتدارەتی ئەم دەسەڵاتە بکەوێتە خوارەوە معلومە کە ئەم دەسەڵاتەش ڕێگە نادا و فرسەت نایە بەوەی کە خەڵک ئەم فرسەتەی لێوەرگێتەوە لە دەسەڵاتەکەی بێنێتە خوارەوە کاکەندرێن تەنها بچۆ سەیری کۆشک و تەلارەکانیان بکە تەنها بچۆ سەیری ماڵەکەی مەسعود بەرزانی بکە تەنها بچۆ سەیری کۆشکی سپی مەکتەبی سیاسەکەی یەکێتی بکە ئەو ساتیەگەی ئەمانە نەک دەسەڵاتەکەیان تەنها لە ڕێی بینینی سەروەت و سامانەکەیان تەنها لە بینینی دەرگای حەوشەکەی ماڵی نێچیرەوان بەرزانی تێ ئەگەی کە ئەم دەسەڵاتە ئامادە نییە نەچاکسازی بکە نە دەسەڵاتی چارەسەر گۆڕینێتی چارەسەر گۆڕینی ڕیشەیی و ڕووخاندنی ئەو دەسەڵاتەیە و خەڵکی کوردستان بە ناچاری ئەبێ دوو بۆ کەس حاضر کاکەندرێن بۆ کەسێکیان بۆ دەمی دەسەڵاتدارانە لە کوردستان و بۆ کەسێکیشی بۆ دەمی عەبادی و هاوشێوەکانێتی کە نابێ بە هیچ شێوەیە خەڵکی کوردستان هیچ ئومێدێکمان بەو دەسەڵاتە تایفی هەبێ و نابێ هیچ ئومێدێکمان بە ئەبوو پلایس و ئەبوو ئیزرائیلەکان هەبێ کە ئەوانە جەلادی ژیانی خەڵک و گوزەرانی خەڵکن بۆ ئەم دوو بۆکزە ئەبێ خەڵکی کوردستان بە ناچاری خۆمانی بۆ ئامادەکەین لە ناو لە دەرەوە بۆی بتوانین کۆتایی بەو دەسەڵاتە ڕەشە لە کوردستان بێنین و ڕێگەش نەدەین جارێک کە ئەو دەسەڵاتە جەلادەی مەرکەز ڕۆ کوردستان بێ بەڵێ باشە لەسەر ڕۆژی جیهانی کۆبانی دۆسیەکمانێ ئەویش دەبینین پاشە نازانم چەند دەرفەتمانە بێ گفتوگۆ بکەین دێمەوە خزمەتی بەڕێزت دوێنێ هەڵبەتە یەکی مژدار بوو کە وەک ڕۆژی کۆبانی لە جیهاندا دیاری کراوە ئەوەش وەک ڕێزلێنانێک بوو لەو بەرخودان و قارەمانی و قوربانی و داستانە بەشکۆیی شارەکە کە دژ بە چەتەکانی داعش کرابوو لەو باڕێمە دۆسیەکمان بۆ ئامادە کردوین گوزەرێکە بە ڕووداوەکانی کۆبانی و ئەو بەرخودانەی کە لەوێ کرابا پێکەوە بینەر و بیسەری بین لە ڕێکەوتی 15 ئەیلولی ساڵی 2014دا چەتەکانی داعش کە لە هەردوو وڵاتی عێراق و سووریا لە تەشەنە و بەهێزبوونی خێرادا بوون هێرشیێرە دژواری خۆیان کردە سەر کانتۆنی کۆبانێ چەتەکان بەو پشتیوانی ڕژێمی داگیرکەری تورک و ئەو هەموو تەنک و تۆپ و چەک و تەقەمەنیە زۆرە پێشکەوتوی کە لە عێراق و سووریا بەدەستیان خست بوو بە دوڕندانەترین شێوە پەلاماری شاری کۆبانیاندا لە بەرامبەردا هێزەکانی یەپەگە و یەپەژە و خۆبەخشانی کورد و سەرتاسەری جیهان ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان و گەڕک بە گەڕک کەوتنە بەرخۆدانێکی بێوێنە کە نمونەی لە جیهاندا زۆر کەم بینرا و قارەمانێتیشی وەهایان نیشاندا لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوین و جیهان کەم هاوتا بووە و بەوەش هەمووانی سەرسام و مات و مایی کرد ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە سەر و بەندی هێرشەکەدا لە ئیمرالیەوە بانگەوازێکی مێژووی لە کورد و ئازادی خوازانی دنیا کردبوو تا لە پێناوی کۆبانیدا سەفەربەر ببن
ئۆجەلان کۆبانیی وەک کلیلی دەواازەی چارەسەری پرسی کورد بەناو کردبوو ئەو بانگەوازەی ئۆجەلان کۆبانیەی دەربازی کۆناغێکی تر کرد و لەسەر تاسەری کوردستان و ڕۆژهەڵاتی ناوین و جیهانەوە ئازادی خوازان بە لێشاو ڕویان لە کۆبانیە کرد و لەسەر تاسەری جیهان بە تایبەتی لە 18 لولدا هەزاران هاوڵاتی باکووری کوردستان خۆیان گەیاندە سەر سنووری کۆبانێ و دەستیاندایە چالاکی پشتیوانی وێڕای پەرچەکانی تری کوردستان هەموو کوردان و دۆستانی زۆریان لە پێناو کۆبانێدا لە مەیدانەکاندا بوون و لەسەر سنووری نێوان باکوور و ڕۆژاوای کوردستان هەزاران گەنجی کورد سنوورە دەستکردەکانی داگیرکەرانیان هەڵوەشاندەوە و دەربازی شاری کۆبانێ بوون زۆر کەس و لایەنی کورد و بیانی لەسەرویان هاردۆگان و دار و دەستەکەی هەبوون پێیان وابوو کۆبانێ لە بەرامبەر داعشدا بەرگری پێ ناکرێت و سەر ناکەوێت و تەسلیمی دوڕندەی چەتەکان دەبێ دروست لەو کاتەشدا بوو کە موراد کارەیاڵان فەرمانداری بڕیارگەینە وەندی پاراستنی گەل نەپەگە هاتوو ڕێگەیان کۆبانێ نەک ناکەوێ بەڵکو سەر دەکەوێ ئەوەی دەکەوێت داعش و ڕژێمەکەی تورکە بەڵام ڕێک پێچەوانەکەی ڕاست بوو ئەوە داعش بوو لە بەرامبەر کۆبانێ و بەرخۆدانە بێوێنەکەیدا سەرنجام بە چۆک داهات و تێکشکا و کاریگەریە و تێکشکانشی بووە سەرەتای شکستە یەک لە دوای یەکەکانی ئەو چەتانە لە ڕۆژاوای کوردستان و سووریا و عێراق و هەیبەت و سامی چەتەکان لێوە بۆ میشە تێکشکا لە ڕاستیدا هاوکات لەگەڵەوەشدا تێکشکاندنی پلانی ڕژێمی داگیرکەری تورکیش بوو لە کوردستان و ناوچەکەدا لە ڕێکەوتی 6 و 7 ئۆکتۆبەردا لە باکووری کوردستان ملیۆنان کەس بۆ کۆبانێ ڕاپەڕین و بەوەی هێرشی هێزەکانی ڕژێمی تورکەوە سەرتاسەری ئەو بەشەی وڵات بووە مەیدانی شەڕ و بەو هۆیشەوە زیاتر لە 40 کەس شەهید بوون و دەیانی تریش بریندار بوون و سەدان کەسیش دەگیرکران لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان کوردان و دۆستانیان لە سەرتاسەری جیهان یەکپارچە بوونە پشتیوانی کۆبانێ و شەو و ڕۆژ لە چالاکیدا بوون بە هەموو شێوەیەک پشتیوانیان لە بەرخۆدانی کۆبانێ کرد لەلایەکی ترەوە هەوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش کە لە 40 وڵات پێک دەهات تا ئەو ساتە هیچەڵوێستێکیان بۆ کۆبانێ نەبوو وەک نەدیولیان دەڕوانی بەڵام بە بینینی بەرخۆدان و داستانی کەمیۆنەی شەڕبانان ناچار بوون بێتە سەرخەت و لەسەر کۆبانێ دەنگ بێت لە 20 ئۆکتۆبەردا فڕۆکەکانیان مۆڵگەکانی داعشیان لە کۆبانێ بردومان کرد و پاژەوەش چەک و جبەخانەیان لە ئاسمانەوە ڕەوانەی شارەکە کرد و هاوکات نەتەوەیە گورتۆکان و یەکێتی ئەوروپا بەپەلە بانگەوازی دەستێوەردانیان لە کۆبانێ کرد لە ڕێکەوتی 30 ئۆکتۆبەریشدا هێزی پێشمەرگەی باشووری کوردستان بە چەک و جبەخانەوە دەربازی کۆبانێ بوون ئەوە لە ڕووی معنەوی و یەکپارچەیی کوردان ڕۆڵی گەورەی جێڕا و هەمووانی شادومان کرد لە ڕێکەوتی 21 ئۆکتۆبەریشدا 130 کەسایەتی جیهان بە لێدوانێک داوایان کرد کاتژمێر 2 پاشنیوەڕۆی یەکی مژداری هەموو ساڵێک بکرێتە ڕۆژی جیهانی کۆبانێ ئەوەش لە سەرتاسەری جیهانەوە لەلایەن هەزاران کەسایەتی ترەوە پشتیوانی لێکرا و ئێدی یەکی مژدار بووە ڕۆژی کۆبانێ لە جیهاندا و لە یەکەم چالاکیشدا لەو ڕۆژەدا لە ساڵی 2015دا بەڕێوەچوو لە سەرتاسەری کوردستان و چەندین قاڕێ جیهان چالاکی جەماوەری لە هەزاران ناوەڕێکران و شەو ڕۆژ کوردان و دۆستان و ئازادی خوازان لە مەیدانا بوون گۆڕەپانی خاوەنداری لە کۆبانێ گەرم و گوڕ بوو کە شێگا فرێنرا بوو کە یەک پارچە هەمووان بووبوونە دەنگ و ڕەنجی کۆبانێ لە دوایی ئەوەشەوە ساڵانە لە کوردستان و سەرتاسەری جیهان بەو بۆنێوە چالاکی بەڕێوە دەبرێن و لێدوان دەدرێن و ڕۆژەکە پیرۆز دەکرێت کۆبانێ وەک سمبولی سەرکەوتنی ڕووناکی بەسەر تاریکی سەرکەوتنی بەرخۆدان بەسەر ڕادەستی سەرکەوتنی ئازادی بەسەر دیلی سەرکەوتنی خێر و ئاشتی بەسەر شەڕ و جەنگ سەرکەوتنی مرۆڤایەتی بەسەر دوڕندایەتی سەرکەوتنی ژن بەسەر سیستەمی پیا و سالاری بە قوڵی هەزاران ساڵە دەبینرێت و بە ڕێزەوەلەی دەنێڕێت ئەمڕۆ کەژ لە کاتێکدا یادی ئەم ڕۆژە دەکەینەوە ئەو شەڕوانان و جەنگاوارە کورد و بیانیانەی لەو شارە ئەفسانەی مێژویان خوڵقاند و هەیبەت و ترسی داعشیان بۆ هەمیشە تێکشکان ئەو ئەفسانەشیان بە ڕزگارکردنی ڕقای ناوەندی سەرەکی چەتەکانی داعش و پاکردنەوەی بەشێکی زۆری پارێزگای دێرە زور لێیان تاژدار کردووە و ڕۆژاوە و باکووری سووریایان کوردۆتە پێگە و ژمارەیەکی بەهێزی کوردستانی و هەرێمی و جیهانی
بەڕێز هدایەت مەلاعەلی هەڵبەتە قسەکردن لەسەر کۆبانی و بەرخودانە بەش کۆکەی قسە و باسی زۆر هەڵدەگرێ، بەڵام منەمەوێ گرەی بدەمەوە بە بارودۆخی باشووری کوردستان لە 16 ئۆکتۆبەر کەرکووک و بەشێکی زۆری ناوچە دابڕێنراوەکان یان ناوچە داگیرکراوەکانی باشووری کوردستان لە ئێستادا ڕادستی حکوومەتی ڕاکرانەوە بۆ ئەزمونمان لە کۆبانی و بەرخودانەکەی وەرنەگرت و بۆ لەوێ شتێکی هاوشێوەی کۆبانی نەکرا یا ئەگەر کرا بە چ شێوازێک بوو لێ؟ کاکەندرێن پێشەوە حەزەکەم ئەوە بڵێم هیوادارم فرسەتمان هەبێت لە داهاتوە لەسەر ریفراندۆم بە تێر و تەسەلی بەرنامەیەکمان هەبێت کە سراحەت من خۆم بڕوام وایەوەی کە لە کوردستان ڕوویاوە شتێک نەبوو ناوی ریفراندۆم بێ، ئەوە گەمەیەکی سیاسی ناوخۆیی و ناوچەیی و جیهانی بوو کە نەک تعبیر بوو لە ئیرادەی خەڵک بەڵکو و سەلبکردنی ئیرادەی خەڵکی کوردستان بوو. دەسەڵات ویستی بە خەڵک بڵێ هەر کاتێ من بمەوێ کارێک ئەنجامەیەم، کاتێ ویستیشم بەرەنجامەکەی بفرۆشم ئەیفرۆشم و ئەمە کاریگەرێکی ڕاستە خۆی لەسەر سایکۆلۆژەتی خەڵک داناوە بۆی خەڵک بێ ئیرادە بێ نەک ئیرادەیە بێ. هیوادارم فرسەتی کیوامان هەبێ هەموو لایەنەکانی ریفراندۆم کە بێگومان دەرفەت لە بەردەستە بەردامی تایبەتی تریشی لەسەر دەکەین. ئێمە لەم چەند ڕۆژە ڕوبەڕووی دوو دەستکەوتی گەورەی مرۆڤایەتی ئەبینەوە لە ڕاستیە. یەکیان شۆڕشی ئۆکتۆبەری مەزنە و یەکیان بەرگری خەڵکی کۆبانیە لە بەرامبەر دەسەڵاتێکی ڕەشی وەکو دەسەڵاتی داعش. خۆتەزانی هەمومان لەم 3 ساڵە هەڵسوڕاوی مەیدانی بەرگریکردنی لە کۆبانی بووین لە دەرەوە لە ناوە بە کەمپینەکانمان بە خۆپیشاندانەکانمان. کۆبانی توانی 3 ڕاهێڵەی گرنگ لە دنیای سیاست و ئیرادەی ئێمە پیشانی کۆمەلگای ئینسانی بە. یەکەمیان ئیرادە، دووەمیان بەرگری، سێهەمیان ژنی لە کۆمەلگای ئێمە لەو بوونەوەرە دەستەمۆ بێ ئیرادە زەعیفەیە کردە کەسێک کە بتوانێت لە بەرامبەر درندەترین هێرش و لە بەرامبەر درنترین دەسەڵات کە بە دەستورەکەی بە چەکەکەی بە شریعەتەکەی ژن وەکو ئینسان سەیرناکە، کۆبانی توانی ژن پێناسەکەی بێتە ئاستێکی سەرەوە. دەلیلەکەشی ئەوەیە کە ئیرادە و توانای ژن لە کۆبانیا توانی دەرسێکی گەورە بە کۆمەلگای ئینسانی بە و توانی هەموو ئەو پێناسانی کە لە ناوچەکە و لە ڕێی دید و لێکدانەوە بە تایبەتی مەزهەبیەکان کە بۆ ژن نەکرێ، ژن توانی لە کۆبانیا تەجاوزی ئەو واقعیەتە بکە. سەراحەتەوەی کە بەڕێستانەڵم بۆ لە باشوورە ڕنگانەوەی نەبوو لەبەرەوەی کە ژن لە باشوورە بەپێی ئەو سیستەمە باوک سالاری مەزهەبی دەسەڵاتدارێتی کە لە کوردستانە هەبووە، ژن جێگە و ڕێگەی خۆی پێ نەدراوە و ژن وەکو خاوەن ئیرادەسەی نەکراوە. هەمیشە ژن لە ناو دەستگا ئیداریەکانەوە لە ناو دەستگا حکوومیەکانە وەکو ڕوتوش و جوانکاریە بەکار هاتووە، نەگوەکەوەی کاویش ئینسانە و ئەتوانێت خاوەن بڕیار بێ وەتوانێت ئیرادە بکە. کاکەندرێن من دەیاندی کۆمنتم پێیە کە ڕاوێژکاری کۆمەڵایەتی سکرتێری حیزبی سۆسیال دیموکرات کاتێ پرسە و سەرخۆشی بۆ خێزانێک کە نێرێ عازیزێکیان لە دەساوە ناوی کوڕەکان و زاواکان ئەنووسێ، ئامادە نییە ناوی ژن و کچەکانی ئەو خێزانە بنووسێ. حیزب هەیە بە ناوی چەپەوە کاتێک کە سەرخۆشیەکەوە کاتێ لافیتەیەک هەڵەواسەیە کە کەسێک گیانی لە دەساوە، ئەوانە ئامادەن ناوی پیاوەکان و کوڕەکان بنووسن، بەڵام ئامادە نین ناوی ژنەکان بنووسن. قسەکە ئەوەیە تێگەشتن و ئەقلێت و سیستەمی چینایەتی و سیستەمی باوک سالاری لە کۆمەلگای کوردستانە بە ئاستێکە کە ناتوانێت تەرجمەی ئەو ئیرادەی کە لە باشوور هەیە بیگوازێتەوە بۆ لە ڕۆژئاوا هەیە بیگوازێتەوە باشوور بە پێچەوانەوە کاکەندرێن تا ئەو کاتەی کە لە ڕۆژئاوا نمونەی بەرگریکردن و ئازایەتی بەرجەستە بۆ تۆ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان پێیان لەسەر ئەوە داناوە خەڵک بێ ئیرادەتر بێ لە باشوورە، بێ موچەتر بێ، بێ دەخالەتتر بێ، بێ ئیرادەتر بێ و ژیان و گوزەرانی ئەمەندە لەژێ پرسیارا بێ ئەسڵەن تەسەورێکی بەلای ئیرادە و بەرەی چارەنووسی خۆی نەچێ. کاتێکی ژەمسانەکە وەربگرم لەبەرەوەی کاتەکەمان بەرەو کۆتایی ڕۆشتۆ و کاتم نەماوە. زۆر باشە. دوا و تەشم ئەوەیە کە هەتا ئێساش کۆمەلگای کوردستان پڕە لە ئینسانی بەرگریکەر و پڕە لە ئینسانی جوان و لێوانێوە لەو ئینسانانەی کە ئەتوانن فیداکاری بکەن بۆ ئەوەی کە ژیانی ئینسان باشتر بێ، ئەوان مانوو بن بۆی کۆمەلگا ئیسراحەت بێ، ئەوان بسووتێن بۆی کە کۆمەلگا و ژیانی کۆمەلگا ڕووناکتر بێ. ئەبێ ئەو کەسانە دەست بینە دەستی یەکتری، ئەبێ کۆتایی بەم سیستەمە گەندەڵە مافیا جەردە ئاسایی کوردستان بێنین لە جیاتی ئەو سیستەمێک جێخین کە تعبیر لە ئینسان و ئینسانێت و ژیانێکی ئارام و ئاسوودە بۆ کۆمەلگا بکە. باشە بەڕێزی هیدایەت مەلاعەلی چاودێری سیاسی زۆر سپاست دەکەم. بمبورە کە دەرفەت نەبوو زیاتر لەسەر مژاری کۆبانی قسە بکەین. هیوادارم کاتێک کە وەکو بەڕێزی شدا ماژەت پێدا دەرفەتی زیاتر زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز کە تا ئەم ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن. شەو شەوگارتان خۆش بێت.